بینەرانی خۆشەویست بە بۆنەی ساڵیادی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە بابەتێک لە وتارەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەمان لە دوو بەشدا بۆ دیاریکردن کە پێنجشەممە 14 فێڤریە 2019 نووسراوە. سەرنجدان بۆ بینینی بەشی دووهەم و کۆتایی ڕادەکێشم. وتەیەک لە یادی 49مین ساڵی دامەزرانی کۆمەڵە و 40مین ساڵی ئاشکرابوونی تێکۆشانی. ئەمڕۆکە چاوخشاندنێک بەسەر بارودۆخی هەموو پارچەکانی کوردستان ئەو ڕاستیەمان پێ دەڵێت مەترسیەکان و دەرفەتەکان هاوکات هاتوونەتە ئاراوە. کامەیە ئەو ڕێبازەی کە مەترسیەکان دەڕەوێنێتەوە و دەرفەتەکان بەکاردێنێ؟ خەڵکی کورد بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەو بارودۆخە ئاڵۆسکا و دژوارە هەم پێویستی بە پشتیوانی و هاوچارە نووسێنی خۆی لە ناو گەلانی هەموو ناوچەکەدا هەیە و هەم بۆ پوچەڵکردنەوەی پیلانی دژمنان پێویستی بە هەواهەنگی لە ناو خۆیدا هەیە. بەر لە هەموو شتێک ئەزمموی خەباتی تا ئێستا پێمان دەڵێ کە خەڵکی کورد لە هیچ کام لە بەشەکانی کوردستان نابێت لە خەباتی سەراسەری ئەو وڵاتانەی کە تێدا دەژین داببڕێت. کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ستەملێکرا و تینووی ئازادی لە هەموو ئەم وڵاتانە دژمنی هاوبەش و بەرژەوەندی هاوبەش و یەکگرتوویان هەیە. ئەو پەیوەندیە لە ڕووی سیاسی و ڕێکخراوەی و کۆمەڵایەتیەوە پێویستە بەردەوام بەهێزتر بکرێت. پێویستە بەردەوام ئەو ڕاستیە دووپاتکەینەوە کە زلهێزەکانی جیهانی سەرمایەداری تەنیا بە شوێن بەرژەوەندی خۆیانەوەن و بەرژەوەندی ئەوانیش لەگەڵ بەرژەوەندی خەڵکی چەوەساوە و ستەملێکراو یەک ناگرێتەوە. چاوەڕوان دانیشتن بۆ ئەوەی زلهێزەکان گرێکوێرەی ئەم بارودۆخە بە قازانجی خەڵکی ئەو ناوچەیە و لەوانە خەڵکی کورد بکەنەوە و ئازادی و ژیانی ئینسانیمان بۆ دابینکەن خۆشباوەڕیەکی بێبنەما و مەترسیدارە. پێویستە جەماوەر باوەڕ بە هێزی خۆی بکات و بە وشیاری و بە ڕێکخراوی ئەو هێزەی بخاتە کار. تەنیا لەو سوورەتەدایە کە دەنگی حەقخوازی ئەو خەڵکە بە گوێ کۆمەڵانی خەڵکی شەریف لە جیهان دەگات و ئەو جار سۆزی ئەوان بۆ ڕەنج و خەباتی خەڵکی کوردیش یارمەتی دەردەبێ. با لە بەرچاوگرتنی ئەو بارودۆخەیە کە کۆمەڵە ئەولەویەتەکانی خۆی بۆ ئەم دۆرەیە لە دوایین پلۆنەمی کۆمیسیای ناوەندیدا بەم شێوەیە ڕاگەیاند. یەکەم، پسەوکردنی پێگەی کۆمەڵە لە ڕێبەری خەبات لە دژی ستەمی نەتەوایەتیدا بە پشتبەستن بە بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتی جەماوەری. استراتێژی کۆمەڵە لە بزوتنەوەی کوردستاندا و پەسەندکراوەکانی کۆنگرەی هەفتەی کۆمەڵە بەشداریکردنی چالاکانە لە خەباتی ڕۆژانەی جەماوەریدا، پەرەدان بە تەشکیلاتی حەزبی بە تایبەت لە کارگە و لە شوێنە کرێکاریەکان، بردنە سەرەوەی زەرفیەت و توانایی تەشکیلات بۆ ڕاکێشانی لاوانی شۆڕەشگیر و کۆمۆنیستی چالاک لە زانکۆکان لە نێو موعەلیماندا، لە شوێنە فەرهەنگیە پێشکەوت و پێشڕەوەکاندا، کەڵگوەرگرتنی باشتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. دووهەم، هەوڵدان لە پێناوی ڕێکخستنی بەرەیەکی چەپ لە کوردستان. لێرەدا ئامانج ئەوەیە کە سەرجەم هەڵسوڕاوانی چەپ و کۆمۆنیست لە ناوخۆ و دەرەوەی وڵات کە دەیانەوەی لە زەرفیەتی بزوستنەوەی شۆڕەشگێرانەی کوردستاندا دۆر بنوێن و لە ئێستادا ئەندامی هیچ حزب و تەشکیلاتێکی سیاسی دیاریکراویش نین، هەروەها ڕێکخراوە سیاسیەکانی چالاکی چەپ لە کوردستان لەسەر پرۆژەیەک کە بە هاوبەشی ئامادەکرابێت لە دەوری یەک کۆ ببنەوە و تواناییەکانیان بە شێوازێکی بەرنامە بۆ دانراو لە هەواهەنگی لەگەڵ یەکتردا بخەنەگەڕ. لەو پێناوەدا هەنگاوە سەرەتاییەکان هەڵگیراون و بەیاننامەیەکی هاوبەش کە دەتوانێت ببێ بە بنەمای هەڵگرتنی هەنگاوەکانی داهاتوو پەسەندکراوە. هەر لێرەدا پێویستە لەسەر یەک خاڵی گرنگ تەئەکید بکەینەوە، ئەویش ئەوەیە کە پێکهێنانی بەرەی هێزە چەپ و سۆسیالیستەکانی کوردستان لە ڕوانگە ئێمەوە هیچ ناتەبایەکی لەگەڵ بەرنامەی پەسەندکراوی کونگرەی هەفتەی کۆمەڵە
کە چوارچێوەی هاوکاری و هەواهەنگی ئێمەی لەگەڵ هێزە سیاسیەکانی چالاک لە کوردستان دیاری کردووە نییە. هەموو بڕگە و بابەتەکانی ئەو بڕیارنامەیە کە پەیوەندی ئێمە لەگەڵ ئەو هێزانە تەنزیم دەکات و بوارەکانی و مەرجەکانی هاوکاری لەگەڵیان دەستنیشان دەکات، ڕێکاری سیاسی ئێمەن. ئێمە لە هەمان کاتدا هەوڵ دەدەین کە ئەو سیاسەتە لەلایەن هەموو هێزە سیاسیەکانی چەپ و سۆسیالیستی هاوکارمان لەسەر ئەو بنەمایەی کە بۆی داڕێژرا و پەیڕە بکرێت و کوردستان ببێتە مەڵبەندی خەباتی سیاسی شارستانیای هەموو حەزب و لایەنە سیاسیەکانی مەوجود. سێهەم، تەشکیلاتی کۆمەڵە لە هەرێمی کوردستان یەکێک لە مەیدانە گرنگەکانی چالاکی کۆمەڵەیە. پاراستنە و بەهێزکردنی ئەم ناوەندە بەردەوام یەکێک لە ئەولەوێتەکانی ئێمە بووە. بەڵام لە هەمان کاتدا هەروەکو وتومانە بە حکمی بارودۆخی ئاینی سیاسی وێڕای بەهێزکردن و پاراستنی سیمای کۆمەڵە وەکو هێزێکی سیاسی کە باسکی چەکداری هەیە، بەپێ ئیمکاناتی ئەم دەورەیە وتنی ئەم ڕاستیەش پێویستەکە ماوەیەکی زۆرە کە ئەیتر کوردستانی عێراق وەک پشتی جبهەی چالاکی نظامی ئێمە بە حساب نایێت. کۆمەڵە وەکو هێزێکی کۆمۆنیست ئەو بنەمایەی لە داڕەشتنی استراتێژی سیاسی خۆیدا ڕەچاو کردووە و لێبڕاوانە لە پێناویدا تێکۆشاوە و بەڵێن دەدا تا سەرکەوتنی یەکجاری لەسەری بەردەوام بێت. ئێمە سەرەڕای هەر گرفت و دژواریەک کە لە ڕێدایە بە داهاتووی ئەو خەباتە گەشببینین. سەرچاوەی ئەو گەشببینیەی ئێمەش لە باوەڕی قوڵ بەهێزی لە بنەهاتوو بربەرینی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و تینوی ئازادیدایە. Thank you.